ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت ئەمێوارەیەش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانە بین. هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستان بڕیاری دروستیاندا و نوێنەری خۆیان بۆ پەرلەمانی کوردستان دیاری کرد. ڕۆژی دوێنێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی 6 پەرلەمانی کوردستان بە سەرکەوتووی لە هەرێمی کوردستان ئەنجام درا و لە کەمتر لە 24 کاتژمێر کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکانی ڕاگەیاند. نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان، چاودێرانی سیاسی، ڕێکخراوە حکومی و ناحکومی و نێودەوڵەتیەکان ئامادەی هەڵبژاردنەکە بوون. هەمووان باس لەوە کرا کە پرۆسەی هەڵبژاردن زۆر بە سەرکەوتووی لە هەرێمی کوردستان ئەنجام درا. یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک بوو لەو حیزبانەی کە سەرکەوتنی گەورەی لەم هەڵبژاردنەدا تۆمار کرد کە ئەوەی ئەنجامی بەراییە و لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە ڕاگەیەنراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی 256813 دەنگی بەدەست هێناوە، لە شاری هەولێر 110353 دەنگی بەدەست هێناوە، لە دوهۆک 28445 دەنگی بەدەست هێناوە، لە پارێزگای هەڵەبجە 12530 دەنگی بەدەست هێناوە. کۆی دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر لە 408,000 دەنگە بە بەراورد بە دەنگدانی پێشوو. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەنگدانی پێشوو 215,000 دەنگی هێناوە، کەواتە بە نزیکەیی 200,000 دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەمجارە زیادی کردووە. جام لەسەر ئەو بابەتە ئەم ئێوارەیە گفتوگۆ دەکەین. هۆکاری سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو ڕادەبەرزە چی بوو؟ یاسای هەڵبژاردنەکان تا چەند کاریگەری هەبوو لەسەر سەرکەوتنی پرۆسەکە و شێوازی دابەشکردنی کورسیەکان. لەسەر هەموو ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر تارق جەوهەر، شارەزا لە کاروباری پەرلەمان و هەڵبژاردن. بە سوپاسەوە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان دەبێت. دکتۆر زۆر بەخێربن. هەروەها بەڕێز ئاوات خەیروڵڵا کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن و شارەزان لە بواری یاساش بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. کاک ئاوات بە من سەرەتا بچمە هەولێر بە لای دکتۆر تارق و دواتر دێمەوە لای بەڕێزیشتان. باش دکتۆر تارق هێشتا گوێی لە ئێمە نییە، با من سەرەتا بێمە لای ئێوە. کۆمەڵێک ئامار و داتاتان لەبەردەستایە، پێم بڵێ ئەم داتانی کە ئەم ئێوارەیە بڵاو کرایەوە لەسەر دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە و بە بەراورد لەگەڵ هەڵبژاردننی پێشوو چۆنە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. لە ڕاستیە ئەم هەڵبژاردنە منەتوانم بڵێم براوەی سەرەکی لەم هەڵبژاردنە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بە شێوەیەکی بەرچاو ڕێژەکانی دەنگی زیادی کردووە و هەروە ڕێژەی کورسیەکانیشی زیادی کردووە کە خۆشبەختانە ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو کارنامەی کە لە بانگەشەی هەڵبژاردنە بە کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستاندا و ئەو خیتابەی کە سەرۆکی حیزبەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز بافڵ تاڵەبانی کە ئەو بەڵێن و کارنامانەی کە خستە ڕوو کە لە دوای هەڵبژاردننی شەوەکاری لەسەر دەکا کاریگەریی ئەو تۆی لەسەر ڕێژەی دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کوی کە جەنابیشت ئاماژەی پێکرد بە پێوە دەرەنجامانی کە بڵاو کراوەتەوە بەراورد بە هەڵبژاردننی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکەی 200,000 دەنگ زیادی کردووە کە دوای یەکلایکردنەوەی ئەو 26 مەحەتەی کە ماوە تاوەکو ئێستا یەکلای نەکراوەتە لایەن کۆمسیۆنەوە بەوەی کە ئێوارەی ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە ئاماژیان پێکرد کە لەبەر هەندێک لە هۆکاری تێکچوونی ئامێرەکانی دەنگدان و کۆمەڵێک بابەتی ڕێکاری دیکە بوو دەبێتە زیاتر لە 200,000 دەنگ کە ئەمەش جێگەی خۆشبەختیەوە کە وا دەکات ژماری کورسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز بێتەوە و هەروەها ڕێژەی دەنگەکانیشی زیاد بکات. هەرچی سەبارەت بە ئەوەی کە سیستەمی هەڵبژاردنەکەی و بە قازانجی چ لایەنێک من پێم وایە کە ئەم سیستەمی فرەبازنەیە کە بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرۆکی ئەم حیزب هاتەکایەوە کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا شۆڕشێکی بەرپا کردووە لە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان و هەروە لەم زۆنەی کە ئەو دەسەڵاتدار بووە تێیدا کە کۆمەڵێک بە ئازایانە و بوێرانە ڕێکاری گرتوۆتە بەر کە هەم حیزبەکەی توانی ئینقاز بکات لەو مەترسی و
لەو ئەگەرانەی کە لە ماوەی ڕابردوودا حزبەکانی دیکەی دەسەڵاتدار و هەروە کۆمەڵی حزبی دیکە بەردەوام چیان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆیە و گرفتانەی کە باز دەکرات دەنگەکانی کەمکە بەڵام خۆشبەختانە هەموو ئەم دەنگۆیانە هەموو ئەو هەڵمەتانە هەموو ئەو پیلانانە هەموو ئەو ڕێکارانەی کە لە دژی یەکێتی و زۆنی سەوز دانران هەمووی پوچەڵ کرایەوەکەوەی کە بینیمان بە دەنگەکان ئەمڕۆ ئاشکرا بوو. سوودی سەرەکی لەم بازنەیە بە بۆچوونی من یەکێتی نیشتیمانی کوردستان کە توانیتی کە ڕێژەی دەنگەکانی و هەروەها کورسەکانی پێ زیاد بکە و بەشێک لە لایەنەکانی دیکە ڕاستە ئەگەر بەهاتە بە سیستەمی یەک بازنەی وایە کە من هەموو جارەکەڵێم تەنها لە ئیسرائیل ئەو یەک بازنەیە ماوە و بە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان لە دوای 1992 کارەم هەڵبژار نەکرا ئەوەی کە پارتی پیلانی بۆ دانابوو بەو شێوەی کە ئەمڕۆ دەنگەکانی دەرکەوت بەڕاستی ئەم 800,000 زیاتر لە 800,000 دەنگە کورسیەکانی پێی دەبوو بە نزیکەی 48 بۆ 50 کورسی کە ئەمەش بەڕاستی وریایی و کارکردنی پێکەوەی سەرکردایەتی یەکێتی و سەرۆکی یەکێتیە کە بەر بەو پیلانی پارتی گیراکە بەتەما بوو لە مەڵبژاردنەیە بیگرنە بەر کە ڕێژێکی بۆ شێوەیە کورسیەکانیان زیادکەن و خۆشبەختانە توانیان ئەو پلانە پوچەڵکەنەوە و بینیمان ڕێژەی کورسیەکانی یەکێت پارتی ببوورە بەم ئەنجامە کەم دەبێتەوە بەراورد بەوەی کە لە خولی پێشوو 45 کورسی هەبوو هەروە زایدەن 11 کورسی پێکاتەکانیشی هەبوو کە دەبوو 50 زایدەن یەک بەڵام خۆشبەختانە ئەوە کۆتایی پێهات یەکێتی ئەو زۆرینەی لە پەرلەمان و لە حکوومەتیش من پێم وایە کۆتایی پێێنە لەمەوە بە دواکە لە دوای ئەنجامەکانی هەڵبژاردن شێوازێکی دیکەی حکومڕانی دێتە هەرێمی کوردستانەوە دەستخۆش دواتر لەسەر بابەتەش زیاتر قساکەین با من بچمە هەولێر بۆ لای دکتۆر تارق. دکتۆر سڵاوت لێبێ هەر لەسەر ئەو بابەتی یاسای هەڵبژاردن وەک کاک ئاوات ئاماژەی پێکرد ئێمە دەزانین یعنی زۆرێک لە حیزب و لایەنە سیاسیەکان لە ململانەیەکی سەخت دابوون لەسەر ئەوەی کە ئەم هەموارە نەکرێتەوە یان بەو شێوەیە دەنگی لەسەر نەدرێ. ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد و لە دادگای فیدراڵی لەسەر یاسای هەڵبژاردن کردی و ئەو گۆڕانکاریانەی کرا کە هەر لەسەر ئەوەی کە لە سیستەمی یەک بازنەوە کرا بە سیستەمی فرەبازنەیی کە هەرێمی کوردستان بەسەر 4 بازنەی ئینتیخابیدا دابەش کرا هەروەها دابەشکردنی بەسەر 100 کورسی و 11 کورسی کۆتاکان نەما. ئەم گۆڕانکاریانە ئەکرێ بڵین ئەنجامەکەی ئەو سەرکەوتنەیە کە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستی هێنا. شەو باش زۆر سپاس بۆ جەنابێت ڕێزوسلااو بۆ میوانەکەت بۆ بینەرانی کورسات نیوزی خۆشەویست لە ڕاستیدا سەرەتا پێویستە پیرۆزبایی لەگەلی کوردستان بکەین لە هەموو هێزە لایەنە سیاسیەکان کە بەشداریان لەو پرۆسەیە کرد پرۆسەیەکی سەرکەوتوو بوو. یەکەم جارە دەتوانین بڵێن پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تەنانەت لە دوای 2023 لە عێراقیش سەرکەوتوترین و شەفافترین و باشترین پرۆسەی هەڵبژاردن بووە بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان بە پێی چاودێرێکی زۆری ناوخۆ و نێودەوڵەتی و بە شێواز و سیستەمێکی ئەلکترۆنی سەرکەوتوو لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقەوە بەڕێوەچوو و هەروەها هەم حکوومەتی فیدرام هەم حکوومەتی هەرێمیش هاوکار بوون لەگەڵ هێزوو لایەنە سیاسیەکان بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە و ئەم پرۆسەیە گرنگەکەی لەوەدایە جارێکی تر شەرعیەت و خوێنی شەرعیەتدان دەبەخشێتەوە بە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان و پێگەکەی بەهێز دەکاتەوە. بە تەکید گۆڕینی کۆمەڵێک سیستەم کۆمەڵێک یاسا یا کۆمەڵێک بابەت کە پەیوەندیان بە یاسا و سیستەمی هەڵبژاردنەکە هەبوو دەرفەتێکی باشی ڕەخساند بۆ ئەوەی جارێکی تر دەنگدەری کوردستانی کە عادس ببوو لە دەنگدان لە پرۆسی دەنگدان لە خول لە دوای خولی پەرلەمانی کوردستاندا ڕێژەی بەشداری کەمی کردبوو جارێکی تر بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان لە یەک بازنەیەوە دابەش کرا بەسەر 4 بازنەی هەڵبژاردن 4 ناوچە ئەمە حەماس و گەرم و گوڕی خستە بەر ململانەی نێوان لایەنە سیاسیەکان و تایبەتمەندی خستە هەر بازنەیەک لەو بازنانە و جگەلەوەش دادپەروەری زیاتری بۆ نوێنەرایەتی ڕاستەقینەی ڕێژەیی بۆ دەنگدەرانی کوردستان ڕەخسان کە بتوانن بە شێوەیەکی باشتر گزارش لە کاندید و لیستی دڵخوازی خۆیان بکەن پێشتر وانە بوو یەک باز نەبوو بەهۆی ئەوەی جیاوازی لە ڕێژەی بەشداری و دەنگدان هەبوو لە نێوان پارێزگاکان لە پارێزگایەکەوە کەمتر لە پارێزگایشتر زیاتر ئەمە وای دەکرد
زۆر جار ناهاوسەنجی لە نوێنەرایەتیکردنی ڕاستەقینەی دەنگدەرانی ئەو پارێزگایە دروست بێ. بۆ نمونە ئەگەر پارێزگایەکی وەکو دهۆک وەربگرین کە ڕێژەی دانیشتوانی کەمترە، بەڵام هەمیشە بەهۆی ئەوەی ڕێژەی بەشداری لە دهۆک لە چاو پارێزگاکانی تری ئەگەر بچینە سەر سلێمانی کەمتر بەشداریان دەکرد وە لەم هەڵبژاردنەشدا کە بەگشتی 72 لە سەتا بەشداریان کردووە، بەڵام سیرەکەی سلێمانی کەمترین ڕێژە بەشداری کردووە. هیوامان دەخواست کە سلێمانی پێشنگ بێ و لەم ڕێژەیە زیاتر بەشداریان کردووە بۆ ئەوەی قورسایی و سنجی هێز و لایەنە سیاسەکان و پێگەکەیان لە نێو پەرلەماندا زیاتر بەدیار بکەوێ. ئەم جارە لەبەرەوەی کرابوو بە چوار بازنە کاریگەری نییە. پێشتر ئەگەر بە یەک باز نەبووایە نوێنەرانی پارێزگای دهۆک بە شێوەیەکی زیاتر و بە قورسایی و سنجی زیاتر کورسیان دەبرد لە چاو پارێزگای سلێمانی. بۆیە یەکێک لەو خاڵە باشانەی کە لە گۆڕینی سیستەمی هەڵبژاردن لە بازنەی داخرا و لە یەک بازنەوە بۆ فرە بازنەی ئەمەیە کە نوێنەرایەتی ڕاستەقینە دەدا بە پارێزگاکان کە نوێنەری ڕاستەقینە خۆیان بن و کورسەکانیش بە شێوەیەکی لەسەر ڕێژەی دانیشتوان دابشکراوە وەکەوەی لە دەستوری عێراقی داهاتووە کە بە شێوەیەک لە شێوەکان ڕێژەی دانیشتوان دابشکراوە و کورسەکان سەد کورسەکە بەسەرەوە دابشکرا. هەروە خاڵی جەوهری تر مەسلەی کۆمیسیۆنی عێراقی بوو کە سەرپەرشتی کرد لیستی داخرە لیستی تۆماری دەنگدەران ئەمە گۆڕانی بەسەرداهات ئەوەی پێشتر پاک و بێگرد نەبوو لە هەرێمی کوردستان ئەوەی وان باشتر بوو جگەلەوەی میکانیزمی ئەلکترۆنی و لایەنە تەکنیکەکەی تەکنۆلۆژیا ئەمە ڕۆڵی گەورەی بینیمان بە خلالی 2 سعات دوێنێ ئەنجامە بەراییەکان هێز و لایەنە سیاسەکان لە خۆیان گەیشتن کە چۆن هەڵبژاردنەکە بڕێوە چووە و کەمترین سکاڵاش بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی پێش و تۆمار کراوە لەبەرەوەی ڕێکارەکانی سەرخستنی پرۆسەکە زۆر سەرکەوتوانە بڕێوە. زۆر باشە دکتۆر، لەسەر ئەو بابەتێک کە باسمان کرد لیستی دەنگدەران هەر سەرۆک پافڵ لە سەرەتای بانگەشە باسی لەوە کرد کە ئەم جارە ئەو دەنگانی کە دەدرێت دەنگی حەقیقی و دەنگی ڕاستەقینەی خەڵکە کەواتە پاکردنەوەی لیستی دەنگدەران تا چەند گرنگ بوو بۆ ئەم هەڵبژاردنە و هەر بەڕاستی ئەم دەنگانە دەنگی ڕاستەقینەی خەڵک بوون. لە ڕاستیدا پاکردنەوەی لیستی دەنگدەران ئەوەی لە کۆمیسیۆنی عێراقی هەیە بە بەراورد لەگەڵ ئەوەی لە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان هەبوو بەراورد ناکرێت لەبەرەوەی زۆر باشتر کاری لەسەر کراوە پێشتر بەهۆی ئەوەی هەڵبژاردنەکانی عێراق دوانەکەوتووە هەمیشە لە کاتی خۆی کراوە لە دوای 2023ەوە و هەرێمی کوردستانیش داتاکانی هەمیشە نوێ کراوەتەوە پەنجەمۆر و دەنگدەران وەرگیراوە هەموو ساڵێک نوێ کراوەتەوە لیستەکە پاکراوەتەوە بۆیە باشتر بوو. بەڵام ئەگە بین باس لەوە بکەین ئایا ئەو تۆماری دەنگدەرانی ئێستای عێراق تەواوە من پێم وایە هەتاوەکو سەرژمێرێکی تەواوی دانیشتوانی عێراق نەکرێ ئەو پرۆسەیە بە جوانی بەڕێوە نەچێ هێشتا ژمارەی ڕاستەقینەی دەنگدەری ڕاستەقینەی عێراق بە دیار ناکەوی بە هەرێمی کوردستانیشەوە. بۆیە قاعیدە و بنەمای هەر هەڵبژاردنێکی سەرکەوتوو لە ئامارێکی سەرکەوتوو دروست دادێ. ئەگەر ئەو ئامارە ڕاست نەبێ ئەگەر ئەو داتا و ژمارایانەی کە پشتی پێدەبەسترێ بۆ دیاریکردنی ڕێژەی دەنگدەران و ژمارەی دەنگدەرانی کە بەشداری لە هەر پرۆسەیە هەڵبژاردن دەکەن من پێم وایە ئەنجامەکان خراپ دەشتێتەوە ینی ناشەفاف دەبێ و تەزویر زۆرتر دەبێتن نوێنەرایەتی ڕاستەقینە دەرناکەوێ. بۆیە ئەم هەنگاوێکی باش بوو بەڵام هێشتا دەبێت چاوەڕێ بکەین کۆمیسیۆنی عێراقی بە پشتبەستن بە دەرەنجامەکانی سەرژمێری گشتی لە عێراق دەکەی ئێستا کە بەڕێوە دەچێ و ئامادەکاریەکانی و بڕیارە لە 2011 یان دوای کەمتر لە مانجێک بەڕێوە بچی لە عێراقدا من پێم وایە ئەو کاتی کۆمیسیۆنی عێراق لە ئاستێکی باشتردا دەتوانی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق بە ڕێژە و ژمارەیەکی دەنگدەری ڕاستەقینەی زیاتر لەوەی ئێستا کەشەیە پشتی پێبەستێ و بەڕێوە بچێت. زۆر باشە دەست خۆش دکتۆر کاک ئاوات وەک باسمان کرد سلێمانی 256813 دەنگی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هێناوە کە ئەگەر بەراوردێکی بکەین لە چاو ئەو دەنگانەی کە حیزبێکی وەک پارتی دیموکراتی کوردستان هێناوەتی یەکێتی 5 ئەوەندەی پارتی دیموکراتی کوردستانی لە شاری سلێمانی هێناوە. ئەمە وەک ئەوەی کە خەڵکیش ئەیڵێ لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک حیزبی بچووکیش لە یەکێتی جابوونەتەوە کە ئەمەش دەنگەکانی یەکێتی بەلای خۆی دابردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەنگەکانی یەکێتی بەم شێوەیە زیادی کردووە. ئەمە چ پەیامێک هەڵدەگرێت؟ بەڕاستی دانیشتوانی شارە حیاتەکە سلێمانی جارێکی دیکە یەکێتی کردەوە بە زۆرینەی ئەم ناوچەیە کە خۆشبەختانە بە کورسی و هەروە بە دەنگ بە جیاوازیەکی زۆر لە پێش دووەم و سێمی پارێزگاکەوەیە کەمە جێگای دڵخۆشکەریە و هەروە پەیامێکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە منەتباری کردووە بەڕاستیە کە دەبێت
لە دوای پێکێنانی حکوومەتەوە خزمەتێکی جیاوازتر لە ماوەی ڕابردووە ئاوڕێکی زیاتر لە دانیشتوانی شارە حیاتەکە بداتەوە. بەڕاستی سلێمانی ئەم جارە سەلماندی کە یەکێتی دەوێت سەلماندی کە ئەو دەنگانی کە بە یەکێتیان داوە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانەکە توانێت بەرەنگاری هێزێکی خۆسەپێنی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە حکوومەتێکی پۆلیسی لە ماوەی ڕابردوودا کە لە کابینەی نوێما بینیمان هەبوو کۆتایی بێبێنێت. ئەوە دانیشتوانی شارە حیاتەکەیە کە جارێکی دیکە دەوێت بە دەنگەکانی لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو خۆسەپێنیە ڕابگرێت. دروستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەوە بوو کە کۆتایی پێدەهێنین. کەواتە ئەم ڕێژە زۆرەی دەنگدەر کە دەنگی بە یەکێتی نیشتیمانی کوردستان داوە لەگەڵ ئەوەن کە کۆتایی بەو سیستەمە حکومڕانیە بهێنرێت کە پێشتر هەبووە. بەڵێ بە دڵنیایە کۆتایی بەو سیستەمە حکومڕانیە دێنێت. کابینەی دەیەم زۆر جیاوازترە بێ لە کابینینەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها وەکو بەشدارێک بەشداری لە کابینەکە ناکات بەڵکو شەریکێکی حقیقیە بێت وەکۆی کە ئێوارەیە ئەمڕۆ سەرۆک بافڵ پامێکی بڵاو کردەوە جیاوازترە بێت و ئەو خۆسەپێنیە کۆتایی پێهات و زمینەیەکی باشتر لەبارە بێ بۆ یەکێتی کە بتوانێت خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەتایبەت ئەم دەفەرە بکوم پێم وایە ئەو کارنامەی کە تێیدا بوو کە لیستەکە زۆر بە ڕوونی بە وازحی باسی کردووە کە خزمەت دەکات کە گرنگترین شتەوەیە کە هاوڵاتیانیش پێویستیانە کە خزمەتکردنە و هەروەها ئەو بابەتانەی کە پێویستە بە معاناتی خەڵکو و ژیان و باروگوزەران موچیانەوە ئەوە ئەولەوێتی یەکێتی دەبێت و لە کابینەی دێمە بە تەواوەتی بەوازحتر دەرەکەوێت و من پێم وایە سلێمانی ئەم جارە بە دەنگەکانیان یەکێتیان قەرزاباری ئەوە کرد کە دەبێت ئاوڕێکی جیاوازتری لێباتەوە دەبێت خزمەتێکی زیاتری بکات و من دڵنیام لە ئەم پاکێجی کە سلێمانی یەکێتی پێکردەوە زۆرینە تەواوی پاکێجەکە نییە کە یەکێتی ئەوێت بۆ نمونە ڕێژەی کورسەکان و دەنگەکانی لە پارتیەوە نزیکاتەوە بەڵام ئەمە پێویستی بکاتە پێویستی بە ماوەیەکی زیاترە وەکو هەنگاوی یەکەم کە سلێمانی یەکێتی لە سلێمانی بوو بە زۆرینە من دڵنیام لە داهاتوو شەهر بەم ئاراستەیە دەڕوا هەتاوە کۆی کە ئەو دروشمە یەکێتی هەڵی گرتووە بە تەواوەتی جێبەجێیەکە. باش دکتۆر با بێمە لای بەڕێستان بەشداریکردنی خەڵک لە پرۆسەی هەڵبژاردن کە ئەوەی کە باز دەکرێت لە سا 72 نسبەی بەشداریکردن بووە ماگەر بە بەراورد بە هەڵبژاردننی پێشتر پێم وابێ لە سا 60 نسبەی بەشداریمان هەبوو لە هەرێمی کوردستاندا زیادکردنی ئەم نسبەیەواتە بەشداریکردنی زیاتری خەڵک لە پرۆسەی دەنگدان ئەم ئەوە دەگەێنێت کە ئێمە هاوڵاتیانی خۆمانمان لەگەڵ هەڵبژاردن و لەگەڵ دیاریکردنی نوێنەرەکانی خۆیان و لەگەڵ سیاست و حکومڕانی ئەم وڵاتەدا ئاشت کردوتەوە ڕەنگە کەسانێکی زۆر هەبوو بن کە لەم هەڵبژاردنە داوتوانە ئێمە ساڵانێکی زۆرە نەچوین بۆ دەنگدان و دەنگمان نەداوە بەڵام ئەم ساڵ بڕیاری ئەومان ناوە بەشداری هەڵبژاردن بکەین کەواتە ئەمە دەکرێت بڵین ئومێدێکە بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی خەڵکمان لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ئاشت کردەوە. لە ڕاستیدا ئەگەر ئەم هەڵبژاردنە بەراورد بکەین لەگەڵ دوا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ساڵی 2021 بەڕێوەچوو ڕێژەی بەشداریکردنی دەنگدەری کوردستانی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا لە 2021 ینی گەیشتە تقریبا نزیکەی دەتوانین بڵێن 140 ینی زۆر کەم بوو. زۆر کەمتر بوو لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ساڵی 2010 بەڕێوەچوو کە ڕێژەکەی نزیکەی 59 لە سەتا بوو. ئەمانە ینی ئاماژەیەکی مەترسیدار بوون چونکە هێزی دیموکراسیات و پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن ئەو کاتە گەرم و گوڕ دەبێ ئەو کاتە سنگ و قورسایی و هێزی زیاتر بە هێز و لایەنە سیاسەکان دەبەخشێ کە دەنگدەری کوردستانی یا دەنگدەر لە هەر وڵاتێک بە ڕێژەیەکی بەرچاو و لە سەروی شێستەوە بەشداری تێدا بکەن چونکە ئەمە هەم نوێنەرایەتی ڕاستەقینەیەکی زیاتر بە لایەنە سیاسەکان دەبەخشێ و خەڵکی زیاتر بەشداری دەکە لە دیاریکردنی ئایندەی سیاسی خۆی لە ڕێی کارکتەرە سیاسی و هێزە سیاسەکانەوە. من پێم وایە ئەم جارە کۆمەڵێک شت ڕۆڵی بینی لەوەی کە دەنگدەری کوردستانی ئاش ببێتەوە یەکەمیان بەشێکیان لە بیرمان نەچێت قوارەی هەرێمی کوردستان لە مەترسیدا بوو
قوارەی هەرێمی کوردستان بەهۆی بڕیارەکانی دادگای فدرالی بەهۆی هەڵوەشانەوەی ماوەی پەرلەمان و بەسەرچوونی و هەڵوەشانەوەی لە دادگای فدرالیەوە حکوومەتی کاربڕێکار هەموو ئەو دامەزراوانە پەچیان کەتبوو لە هەرێمی کوردستان قوڵبوونەوەی ناکۆچەکان دەستەوەستانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دابینکردنی پێداویستەکانی خەڵک و خزمەتگوزاریەکان و دابینکردنی موچە چارەسەرنەکردنی پرسە هەڵپەسێدراوەکان لەگەڵ بەغدا کە پەیوەندی بە یەکێکی تاچی ئەم کوردستانە هەیە ئەمانە خاڵێک بوون. خاڵێکی تر مەسلەی گۆڕینی یاسا گۆڕینی سیستەمی هەڵبژاردن گۆڕینی کۆمیسیۆنەکە کۆمەڵێک ئەو میکانیزمانەی پێشتر باسمان کرد ئەمەش هاندەرێک بوو بۆ ئەوەی دەنگدەر جارێکی تر بێتەوە ئەم سیستەمە تاقیب کاتەوە یەکەم جارە ئەم سیستەمە یەک بازنەی یاخود فرەبازنەی لە هەرێمی کوردستان تاقی دەکرێتەوە بۆیە خەڵک ئەمە تەشویقێکی تری بە دەنگدەری کوردستانیدا. جگە لە مەخاڵێکی تر مەسلەی کەمپین بوو کەمپینی هەڵبژاردننی ئەم جارە جیاواز بوو لە کەمپینی هەڵبژاردنەکانی پێشووی کوردستان و عێراق کە لە هەرێمی کوردستان و عێراق بەڕێوە چووە. ئەم جارە جۆرێک ڕاشکاوەنە زیاتر بوو و هەست و سۆز زیاتر ڕۆڵی تێدا بینی گوتارە سیاسیەکان لەلایەن کارکتەرە سیاسیەکان لە بەرامبەر یەکتریدا زۆر تند بوو زۆر ڕاشکاوانە بوو کە زۆر جار بۆ مای ئاشکردنەوەی دەنگدەری ئەو لایەنە سیاسایی کە پێشتر زویر ببوو بەهۆی ئەوەی پێی وابوو گوتاری سیاسی بەرنامەی سیاسی ڕۆڵی نەبینی لەم هەڵبژاردنەشدا ئەوەی من هەستم پێکرد کەمتر قسە لەسەر بەرنامە سیاسیەکان کرا زیاتر باس لە چەمکە سیاسیەکان کرا بەرنامە کەمتر ئیشی لەسەر کرا و زیاتر هەڵوێستە سیاسیەکانی پێشوو داهاتوو ئێستا قسەیان لەسەر کرا بووە مشتمڕ گۆڕینی دەسەڵاتی سیاسی ئەو گەرم و گوڕێ لە نێوان شەریکە سیاسیەکانی پێشتر لە حکومڕانیدا هەبوون کە زیاتر ڕاشکاونەتر ڕخنیان لە یەکتری گرت بە تایبەتی ڕخنیان لەو حکومڕانی و ئەزمونە گرت کە لە ماوەی کابینەی نوێمدا بەیەکەوە بچوونە ناوی بەڵام بەو شێوەیە نهاتنە دەرێکە چاوەڕوان دەکرێت بۆیە من لێرەدا تاکید لەسەر شتێک دەکەمەوە بۆ پاراستنی ڕۆحی بەشداری دەنگدەری کوردستانی پێویستە هێز و لایەنە سیاسەکان ئەو بەڵێنانەی لە بانگەشەی هەڵبژاردن بە خەڵکیان داوە کاری لەسەر بکەن لەو کاتێک کە دەستە نێو پەرلەمان و یەکپێکەنانی پرۆسەی حکومڕانیەکی نوێ لە هەرێمی کوردستان زۆر باش ناکرێت چاوەڕوان بکەین حکومڕانیەک لە هەرێمی کوردستاندا پێک بێ بەبێ ئەوەی یەکێتی و پارتی لەو حکومڕانیەدا بەشدار بن ڕاستە ڕخنیان لێکە بوو ڕاستە ڕاشکاوانەیە لە کەمپینەکاندا قسەیان لەسەر یەکتری و لەسەر کارکتەرە سیاسیەکانیش کرد بەڵام ئێستا کاتی ئەوەیە باس لەوە بکەین لە دوای هەڵبژاردن ئەو سەرکەوتنانەی کە بەدەست هاتوون لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی تریش کە بەدەستیان هێناوە ئەمانە چۆن جارێکی تر لە چوارچێوەی فۆرمێکی حکومڕانی نوێ لە هەرێمی کوردستان خورد دەکرێتەوە زۆر باشە دەست خۆش حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان تەنیا با قسەت بۆ تەواوکەم حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستان بەبێ لە بەرچاوگرتنی سێ بنەمای سەرەکی ئەوانیش شەراکەتە تەوافقە هەروەها سازان و مەسلەی دادپەروەریە ئەگەر ئەم بنەمایانە نەبن من پێم وایە ناتوانین حکومڕانێکی ڕاستەقینە لە نێوان یەکێتی و پارتی بۆ خەڵکی کوردستان دابین بکرێ و جارێکی تر بۆیە پرۆسەی پێکەنانی حکوومەت لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی دوای هەفتەیەک یا چەند ڕۆژێکی تر ئەمە دەبێتە کاری سەرەکی هێزە سیاسەکان بۆیە ئەو هێزانەی سەرکەوتنیان بەدەستێناوە لە مەڵبژاردنەوە متمانەی خەڵکیان بە شێوەیەکی زۆر زیاتر وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستێناوە دەبێت لە ئاستی ئەو بەڵێن و بڕوا و متمانەیانەدا بچێتە ناو گفتوگۆ و وتوێش لەگەڵ لایەنەکانی تری کە دەیانەوێت حکوومەتی داهاتوو پێک بێنن و دەبێت لەسەر ئەساسی شەراکەت تەوافق تەوازن حکوومەتی داهاتوو پێک بێ بەبێ لە چاوگرتنی ئەوە من پێم وایە حکوومەتەکە دووچاری کۆمەڵێک ئاستەنگ و کێشە دەبێت. دەست خۆش دکتۆر دواترە گەڕێم وڵات کاک ئاوات ڕەنگە ئێستا پرسیاری زۆربەی خەڵک بێت پرسیار لەسەر ڕێژەی کورسیەکان بکەن ینی ئێمە ئەوەی کە کۆمیسیۆن ڕایگەیاند ڕێژەی ئەو دەنگانە بوو کە هەر حیزبێک بەدەستی هێناوە بەڵام تر خەڵک پرسیاری ئەوە دەکات دەڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان چەند کورسی هێناوە ئەی پارتی دیموکراتی کوردستانی پرسیار لەسەرەوە کرێت جا ئەم دەنگانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەنگی هێناوە بەدەستێنەوە دەکاتە چەند کورسی پەرلەمانی کوردستان هەرچەندە هێشتا زووە بە تەواتی بڕیاری دەی بەڵام تقریبی لەسەر بابەتە بەڵاگە بە تقریبی باسکێمە پێ و ڕێژانەی کە ئەمڕۆ کۆمیسیۆنی ئەعلانی کرد کە زەرب و تەقسیمی ژمارەکانەکەیت کۆی گشتی من ئاماژەی پێکەم پارتی دیموکراتی کوردستان کورسەکانی ڕەنگە 38 کورسی بکات یەکێتی نیشتیمانی کوردستان 26
بۆ 27 کورسی بکات یعنی بە پێوەی کە ماوەتەوە و 26 محەتەی کۆمسیۆن باسی کرد کە بەهۆی تێکچوونی ئامێرەکانەوە کە دواتر یەکلای دەکرێنەوە ئەمەش ئەنجامی بەراییە ئەنجامی کۆتایی نییە گۆڕانکاری حتمما گۆڕانکاری بەسەرادێت دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەو 400 و زیاتر لە 400,000 کە بەدەستێناوە لە بینی 26 بۆ 27 کورسیە بێت کورسیەکانی نەوەی نوێ لە بینی 15 بۆ 16 کورسی دەبێت کە دەبێتە سێم هێزی هەرێمی کوردستان و کۆمەڵی ئەمێ ئاماژە بەوەش بکەم کە پارتی دیموکراتی کوردستان 30 بۆ 39 کورسی دێنێت ئەوە لە 45 کورسیەوەیە ڕاستە دەنگەکانی زیادی کردو بەڵام کورسیەکانی کەمەکات بەهۆی کە پێشتر لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە ئەم سیستەمی فرەبازنەیە ئەمە قازانجەکەیەتی چونکە گەر بەو شێوەیە نەبووایە بە سیستەمی یەکبازنەی بووایە ڕەنگە بەو دەنگانەی کە پارتی هێناوێتی کە زیاتر لە 800,000 دەنگە بینی کاک ئاوات ببوورە من ڕاتەگرم دواترە گەڕێمەوەلات کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان هەیە کەمێکی تر دەست پێکات لە شاشەی کورسات نیوزەوە کۆنگرەکەتان بۆ دەگوازینەوە کەمێکی تر هێشتا دەستی پێ نەکردووە کەواتە بەڵێ بەردەوام بە ئەجا یەکێتی کە ئەو ڕێژەی بەدەستهێناوە پەیدانکانی حتمەن 5 بۆ 6 کورسی کورسیەکانی زیادی کردووە پارتیش کەمی کردووە بەو ڕێژەیە کە ئەمەش سەرکەوتنە بۆ یەکێتی لە کاتێکا کە لە میدیاکانەوە بەداخەوە لە بەشێک لە میدیاکانی پارتی دیموکراتی کوردستانەوە ماوەی چەند ڕۆژێکە ینی زۆر هێرشێکی ناڕەوا بەڵێکە لەسەر سلێمانی و یەکێتیە کە کورسیەکانی کەمی کردو دەنگەکانی کەمی کردو بەڵام ئەوە پێچەوانی ئەوەی هەروەها کۆمەڵی ئیسلامی بە پێ و ڕێژانی کە دەنگەکانی هێناوە کەمە بێتەوە بۆ 3 کورسی زۆر باشە ئێمە ببوورە من لێرە ڕاتەگرم کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەڕێز کاروان گەزنەی وتەبێژی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە شاری هەولێر و ڕاستەوخۆ دەچینە لای ئەو کۆنگرێ و دواتر لەگەڵتان بەردەوامە بین فەرموو هێمن و شارستانی لە هەرێمی کوردستاندا بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بۆ ساڵی 2024 هاوتەریب لەگەڵەما مەبەسمانە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەین ئەگەر بوو بێتی نێمایی ئەزیەت و ماندووبوونی ئەم ماوەیە بۆ بەشداریەشی کارا لە پرۆسی هەڵبژاردن و بەڕێوەبردننی بانگەشە لە هەرێمی کوردستاندا مەبەسمانە سوپاسێکی گەرم و یەکێتیانە لە تەواوی یەکێتی خۆشەویستەکان بکەین کە خۆنەویستانە هەوڵ و کۆشتێکی زۆریان کرد بۆ سەرخستنی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی شەهیدان بە پێویستی دەزانین دەستی ماندووبوونیان بگوشین و چاویان ماچ بکەین ئۆسپاسی ئەو هەموو ماندووبوون و هەوڵ و تێکۆشانەیان بکەین بۆ کادرەکانمان بۆ ئەندامەکانمان و بۆ کاندیدەکانمان بۆ سەرجەم دۆست و لایەنگران و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵانی خەڵکی کوردستان گرنگە لێرەدا ئاماژە بکەین بە چەند بابەتێکی گرنگ بە بۆنەی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان یەکەمینیان دوای چەندین ساڵ چێبڕچێ و ململانەی تند لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و هەروەها لە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان دوجار خەڵکی سەربەرزی سلێمانی و دەنگدەرانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە و خەڵکی تێکۆشەری ئیدارەی گەرمیان و خەڵکی ڕاپەڕیوی دەڤەری ڕاپەڕین متمانەی سیاسی خاوەندارەتی سیاسیان بەخشیەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە دەستکەوتێکی مێژوویە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە دوای چەندین ساڵ لە چێبڕچەی سیاسی و دیموکراسیانە لە دەڤەری سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستانیان سەوزپۆش کردەوە ناوچەکانیان سەوزپۆش کردەوە و لە هەمان کاتیشدا متمانەی سیاسی و خاوەندارەتی سیاسی و ناسنامەی سیاسی ناوچەکانیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕاندەوە لێرەوە پێتان دەڵێن دەنجی ئێوە ئامانەتە لە گەردنی ئێمەدایە و ئەو دەنگە دەبێتە ئەولەویەتی کاری ئێمە بۆ خزمەتکردنێکی ڕاستەقینە بە تەواوی چین و توێژەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستاندا جێگەی خۆیەتی ئاماژە بۆ بکەین دوای ماوەیەکی زۆر وەکو جەنابی کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی پێکرد کە هاوسەنجی هێز ڕاست دەکەینەوە یەکێتیەکەتان بە سەرۆکایەتی کاک بافڵ هاوسەنجی هێزی ڕاست کردەوە بە پشتیوان بەخوای گەورە و بە دەنجی ئێوە بە پشت ئەسوور بە ئیرادەی ملەتەکەمان هەروەها کاک بافڵ ئاماژەی بۆ کرد کە کۆتایی بە تاکڕەوی سیاسی لە هەرێمی کوردستان دەهێنین خۆشبەختانە ئەمڕۆ دوای ڕاگەیاندنی بە ئەنجامە بەراییەکان دەرکەوت بۆ خەڵکی کوردستان کە بەڵێ کۆتاییمان هێنا
بەدەسەڵاتی تاکڕەوی لە هەرێمی کوردستاندا بەرمەبنای ئەوەی کە پێشتر پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە ڕێژەی 150 کۆی پرۆسی سیاسی لە پەرلەمانی کوردستان بەدەستەوە بوو لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها 118 پەرلەمانی کوردستانی بەدەستەوە بوو. ئەمڕۆ یەکێتیەکەتان زیاتر لە 200,000 دەنگ زیادی کردووە و ئەو یەکێتە توانیوێتی براوەیەکی سەرەکی بێ لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا. واتا بە ڕێژەی 190.2 دەنجی یەکێتی نیشتیمانی کوردستان زیادی کردووە دەیهێنێت پیرۆزبایەکی گەرمتان لێ بکەین بە بۆنێ و سەرکەوتنە مێژووی و گەورەیەوە. و هەروەها لە ئێستادا ڕوونە کە هیچ هێزێکی سیاسی تاکڕەوانە ناتوانێت بە زۆرینەی دەستکرد و مزەیەف بتوانێت دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان تەشکیل بکات. بۆیە گرنگە لێرە پەیامێکیش بنێرین بۆ ئەو کەسانەی کە نەیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و پێیان وابوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێبەرایەتی کاک باڵ و ئەم یەکێتیە نوێیە ناتوانێت لەم شێبڕچێدا سەرکەوتوو بێت. سەرکەوتوو بووین بە ڕێبەرایەتی سەرۆکێکی بەهێزی وەکو کاک باڵ پشت ئەستور بەخوای گەورە و هەروەها بە ئیرادەی گەلەکەمان و بە پشت ئەستور بە دەنگدەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. جێگەی خۆیەتی ئاماژە بەوەش بکەین کە لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بانگەشەیەکی یەکجار ئارام و هێمن بەڕێوە چوو دەرفەتدرا بە هەموو لایەنە سیاسەکان بە شێوەیەکی شارستانی گزارش لە داخوازەکانی خۆیان و دروشمەکانی خۆیان بۆ هەڵبژاردن بکەن و تەمەنا دەکەین ئەم ئەزمونە بۆ داهاتوو هەڵبژاردنەکانی داهاتوو بگوازرێتەوە بۆ پارێزگاکانی هەولێر و دهۆکیش بۆی کە هەموو لایەنە سیاسەکان بتوانن بەیەکەوە دروشمەکانی خۆیان ڕنگدانەوەی هەبێ لەسەر بانگەشەی هەڵبژاردنیان و کەس و هیچ لایەنێک ڕێگریان لێ نەکات. کۆمەڵانی خەڵکی کوردستان دوایم هەڵبژاردنە قۆناغێکی سیاسی هاتووەتەکایەوە کە قۆناغێکی تازەیە کە ئێمە ئەمە بەدەستپێکێکی تازە دەبینین بۆ خزمەتکردنێکی ڕاستەقینە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و لێرەوە پێتان ڕادەگەێنین کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕشد و مکوڕە لەسەرەوەی کە ڕێڕەوی سەوتی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکاتەوە وەکو کۆمەڵک هەنگاومان گرتوۆتە بەر و بەرمەبنای وتارەکەی کاک باڵیش و ئەم هەنگاوانە چالاکتر دەکەین بۆی کە بتوانین خزمەتێکی ڕاستەقینە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین، خزمەت بە سەرجەم شەریحەکانی هەرێمی کوردستان بکەین، ئازادی بجێڕینەوە بۆ ڕۆژنامەنووسان و فەزای ئازاد لە هەرێمی کوردستان فراهم بکەین و هەروەها خزمەت بە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان بکەین. لێرەشەوە دڵنیاتان دەکەینەوە ئەمە هەنگاوی یەکەمە مژدەی سەرکەوتن ڕادەگەێنین و دڵنیاتان دەکەینەوە کە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو بەهێزتر دەڕوە وەکو چۆن خۆی نوێ کردوێتەوە بە ڕێبەرایەتی سەرۆکێکی تازە و قیادەیەکی تازە و هەروەها دەنگدەرە پڕجۆش و خڕۆشەکانمان وە کۆمەڵانی خەڵکی کوردستان لێرە بەدواوە زیاتر جۆش بەو تاقە و زێ دەدەین بۆی کە بتوانین خزمەتێکی زیاتر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. دووبارە پیرۆزە سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و ئەم ڕێژە زۆر و بەرچاوی زیادبوونی دەنگەکانمان مژدەی سەرکەوتنی گەورەیە بۆی کە بتوانین خزمەتێکی ڕاستەقینە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین و حکومەتێکی مەدەنی شارستانی خزمەتگوزار لە هەرێمی کوردستان فراهم بکەین. هەر شاد و سەربەرز و سەرفراز بن. زۆر سپاس، زۆر بەخێر بن، سەرچاو بن. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت. ئەوەی کە بینیمان کۆنگرەی ڕۆژنامەوانی بەڕێز کاروان گەزنەی بوو کە پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کرد بەهۆی ئەو سەرکەوتنە گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردنەدا بەدەستی هێناوە و ئەو باسی لەوە کرد کە ئەو دەنگانەی خەڵک بە یەکێتی داوە ئامانەتێکە لە گەردنی ئەوان و ئەو دەنگانە دەپارێزن و کار لەسەر ئەوە دەکەن بۆ قۆناغی دوای هەڵبژاردن کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکەنەوە و ئەوان سوورن و دڵنیایی دەدەن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەڵێ سیستەمی حکومڕانی ڕاست دەکەنەوە و دڵنیایی دەدەنە خەڵک کە هیچ حکوومەتێک بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان پێک نایەت. ئەگەڕێم وەلای میوانەکەم کاک ئاوادۆ بزانم یەک دوو حیزبت ما بوو باسیکەی ببوورە پێم زۆر ئاسایە. بەڕاستی قسەکانی کاکاروان لە جێی خۆی و پێویست بوو دەستی خۆش بێ و ئەوە ئەو هەنگاوەیە کە ماوەیەکی زۆرە کاک باڵ ئێلانی کردو و پێویستە یەکێتی هەر دوای تەزدیقکردنی نەتیجەکان یەکسەر کاری لەسەر بکات و مەگەر بێمەوە سەر و ڕێژەی کە پێشتر باسم کرد. کۆمەڵی ئیسلامی ڕێژەی کورسەکانی وەکو باس کرد کەمی کردو یەکگرتووی ئیسلامی لە 5 کورسیەوە ئەم جارە بەختیان هەیە کە زیادی کردووە بۆ 7 کورسی. ڕوتی هەڵوێست کە ڕوتێکی تازە هاتووە بەشداری لە هەڵبژاردنا کردووە بەگەری زۆرەوە
ڕێژەی کورسیەکانی دەکاتە 3 کورسی هەروە بەرەی گەل کە خۆیان ئیدیعایەوەیانەکە کە ڕێژێکی زۆر کورسی بەدەستبێنن ڕێژەی کورسیەکانیان 1 کورسیە ئەو کورسیش پێم وایە مەترسی لەسرە تاواکو ئێستا بۆیە دیار نییە تاواکو ئێستا بەرەی تورکمانیش ژمارەی کورسیەکانی 1 کورسیە و بستنەوەی گۆڕانیش لە 12 کورسیەوە ژماری کورسیەکانی کەمی کردووە بۆ 1 کورسی باشە کاگاوات لەسەر ئەم ژماری کورسیانە ڕەنگە ئێستا خەڵک پرسیاری ئەوە بکە بڵێ ئەم بابەتە چی دەگۆڕێ یەکێتی بەم کورسیانەی دەتوانێت چی بکار لە پەرلەمان و چۆن دەتوانێت ئەوەی کاروان باسی کرد یەکێتی دڵنیایی دەداتە خەڵک کە حکوومەت بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان دروست نابێت و حکوومەتێکمان نابێت کە یەکێتی تایدا بەشدار نەبێت کەواتە چ گۆڕانکاریەک بۆ قۆناغی دوای لە ڕاستیە گۆڕانکاری گەورە دروستەکە بە حکومیەوەی کە یەکەم پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی کورسیەکانی ینی نەک زۆرینەی ئەوەی کە لە پەرلەمان و لە حکوومەتە هەیبوو لە دەستیدا ئەو بۆ ڕێژەی کە پێشتە 45 کورسی هەبوو هەروە 11 کورسی پێکاتەکانی هەبوو ئەوەی نەما ئێستا پارتی دیموکراتی کوردستان و ئەو هاوپەیمانەی کە هەیەی پێشتر ئومێدی لەسەر هەڵچنی بوو ناتوانن 50 زایدەن یەک بەدەستبێنن بۆیە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزێکی سەرەکی ئەم ناوچەیەوە ڕێژەی کورسیەکانی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە حکوومەت پێک نایە و هەروەها گۆڕانکاریەکەی دیکەژەوەیە کە لە پەرلەمان ئەگەر بێتە ئاراوە جۆرەکان یەکێتی لەگەڵ ئەو لایەنانەی کە ئەتوانین تا ڕادێک بڵێن بیر و بۆچوون و کارنامەکانیان لە یەکەوە نزیکە ئەتوانن لە پەرلەمانە کاری هاوبەش بکەن و بۆ چەند پرسێک ئەتوانن بەرەیەکی باش بەدەست بێنن کە ڕێژەی کورسیەکانیان ینی زیاتر بێت لە پارتی دیموکراتی کوردستان بە حکومیەوەی کە ئاماژەم پێکرد بە هاوپەیمانەکانی شێوە ناتوانێت 50 زایدەن یەک بەدەست بێنە بۆ یەکێتی دەتوانێت سوود لەو هەنگاوانە ببینێت و من دڵنیام ئەم خولەی پەرلەمان و کابینەی نوێش کە پێگێت زۆر جیاوازترە بێەوەی کە لە ڕابردووە بینیمان کە پارتی هەمیشە لە پەرلەمانەوە کارتی گوشاریەوە بکە زۆرینە لە دژی هێز و لایەنەکانی دیکە بەکاربێنەوە کوبینیمان لە چەند پرسێکی دیکە پرسیشا بەکاری هێنا بەداخەوە بەڵام ئەم جارەوە کۆتایی پێهات جۆرێکی دیکە لە کاری پەرلەمانیە بینین پەرلەمانێکی جیاواز چاوەڕوانی هەرێمی کوردستانەکات و هەروە پێم وایە حکوومەتێکی جیاواز و خزمەتگوزار ئەبێت کە یەکێتی بە سنگ و قورسایی خۆی بەشداری لەو کابینەیە بکات کە چاوەڕوانەکرێ پێک بێنێ بۆیە جیاوازترە بێت زۆر دەبێتە جێی ئومێدی دەستخۆش ئەچمەوە هەولێر بۆ لای دکتۆر تارق دکتۆر داوا لە دەنگدەرانی یەکێتی کرا سەرۆک پافەڵوتی ئێوە 1 سەعات بن بە ئێمە 4 ساڵەکەی تر بۆ ئێمە لێ بگەڕێن ئەوەی کە بینیمان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم سەرکەوتنە گەورەی بەدەستهێناوە و پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کرا بۆ ئەو سەرکەوتنەی کە یەکێتی بەدەستی هێناوە ئەوەی یەکێتی لە خەڵکی ویست خەڵک بۆی کرد بۆ ئەم قۆناغی دوای هەڵبژاردن بەرپرسیارەتی یەکێتی بەرامبەر بە دەنگدەرانی چی دەبێت؟ بەڵێ پرسیارەکە زۆر پرسیارێکی گرنگە و ئەمە پێشتریش ئاماژەم پێکرد کە یەکێتی دەبی لە ئاستی ئەو بڕواو متمانەوەی دەنگدەرەکانی خۆی بیکە لەم هەڵبژاردنەدا ئاش بوونەوە هاتن فریای یەکێتی کەوتن و بانگاوازەکەیان بە ئیجابی وەرگرت و سندوقەکانیان سەوز کردەوە وەکو ئەوەی کە سەرۆکی یەکێتی لە بانگەشەکەیدا داوای لە خەڵک دەکرد بۆیە ئێستاکە تۆپەکە لە گۆڕەپانی سەرکردایەتی و تیمی دانوستکاری یەکێتیە کە چۆن دەچێتە ناو گفتوگۆکان لەگەڵ لایەنەکانی تری حکوومەت پێک بێنێ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لە بیرمان نەچێ ئەو دوو هێزی ڕکابەری مێژووین لە هەرێمەکەدا واقعێک هەیە لە هەرێمی کوردستاندا دوو ناوچەی دەسەڵات هەیە دوو ناوچەی هێزی ئەمنی دوو ناوچەی جوگرافی دوو ناوچەی ئابووری جیاواز هەیە بەڵام پایتەختێک هەیە بەیەکی ئەنگرێ دەکاتەوە خەونێک هەیە کە ئەویش بەهێزکردنەوەی قوارەی هەرێمی کوردستان و دابینکردنی خزمەتگوزاریە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بەڵێ دروشمێکە یەکێتی کردێت دروشمی سەرەکی خۆی لەبەرەوەی لەناو کابینەکەی 6 ساڵی ڕابردوودا هەستی کرد کە ئەو کابینەیە لە ڕێڕەوی ڕاستەقینەی خۆیدا ناڕوە کە ڕێڕەوی دادپەروەری و لە بەرچاوگرتنی سازان و هاوسەنجی و هاوبەشی و شەراکەتە لەگەڵ یەکێتیدا بۆیە ئەم بیرۆکەیە بۆ هاتوو ئەمەی کردە پەیامی سەرەکی بەڵام بۆیە لە دانوستانی داهاتوشدا یەکێتی دەبی
ئەو دروشمانەی کە بە خەڵکی داوە هەوڵ بدات جێبەجێیان بکرێ ئەوەندەی دەکرێت جێبەجێ بکرێ هەندێک لە دروشمەکان ڕەنگە لەم قۆناغەدا نێتە دی و جێبەجێ نەکرێت بەڵام وەکو استراتیژ یەکێتە دەبی لە بەرچاوی بگرێ و کاری لەسەر بکە بۆ گۆڕانکاریش ئەوەی کە یەکێتی دەیەوێ مەرج نییە لە شەو ڕۆژێکدا بێتە دی یان بەتەنیا لە چوارچەوەی ئەو کابینەی داهاتوودا پێی بگۆڕدرێ و جێگیری بکە هاوسەنجی هێزەکە تا حەدێکی باز دەتوانم بڵێم بۆ یەکێتی گەڕاوەتەوە متمانەی جەماوەری وەرگرتوتەوە یەکێک لە هێزە هەرە براوەکانی ئەم هەڵبژاردنە ئەسپی براوە لەم هەڵبژاردنە یەکێتیە لەگەڵ هەندێک لە لایەنی تری وەکو نەوەی نوێ کە دەنگێکی زۆری هێناوە چاوەڕوان نەکرابوو لای خەڵکێک کە بتوانێت دەنگەکانی دوو هێندە لێ بکە یەکێتی زیاد لە 200,000 دەنگی زیاد کردووە هەروها مقابلی ئەوە ڕکابەرەکەشی دەنگی زیاد کردووە بۆیە ئەمە جارێکی تر قۆناغێکی تازە دێنتەوە پێشەوە لە بەردەم یەکێتی نیشتیمانی کوردستاندا گرنگە یەکێتی پێداگری لەسەر شەراکەتی ڕاستەقینە بکە لە پێکەنانی حکوومەت ناکرێ ئێمە باز لەوە بکەین حکوومەتی داهاتوو بە هەمان ڕتم و بە هەمان میکانیزمی حکوومەتی پێشوو هەروەها دەبێت کارکتەری باشتر و کارکتەری لێزانتر و بوێرتر لە تیمی حکوومەتەکەی خۆی بنێرتە ناو تیمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانن داکۆچی لەو چەمک و لەو بەڵێنانە بکەن کە یەکێتی و سەرۆکی یەکێتی بە خەڵکی کوردستان دەستخۆش دکتۆر بەڵێ بەداوای لێبوردنەوە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کاک ئاواد وە کۆتا پرسیارەگەر زۆر بە کورتیش وەڵام من بیتەوە ئەوەی کە دکتۆر وتی یەکێتی دەبێت شەراکەتی ڕاستەقینە بکە ئەم شەراکەتە چۆن دەبێت چۆن بێت بەڵام شەراکەتە دەبێت ڕنگ بداتەوە لە نێو حکوومەتە کە حکوومەتێکی خزمەتگوزار بێت و حکوومەتێکی شەراکەتێکی ڕاستەقینە بێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو وەزارەتانەی کە بەری دەکەوێت بەو کەسانی کە دکتۆریش باسی کرد کە کەسانی نوێ و ئایکۆنی نوێ بێنێتە ئەو پۆستانەوە کە بتوانن بە حەقیقی خزمەتی هاوڵاتیان بکەن و لە معاناتی هاوڵاتیان بەڕاستی من پێشنیازێکم ینی لێرەوە کە باسی بکەم لە دوای کۆتایاتنی ئەنجامەکانی هەڵبژاردن پێویستە ئەو نێنەرانی کاچنە پەرلەمانی کوردستان وەکو چۆن لە حملەی هەڵبژاردنە گەڕک بە گەڕک و ناوچە بە ناوچە گەڕان پێویستە گەڕک بە گەڕک و ناوچە بە ناوچە و شوێن بە شوێن بگەڕێنەوە معاناتی هاوڵاتیان کۆبکەنەوە بۆ ئەوی دوو ڕۆژتر کە کابینەکە پێکات بچنە لای وەزیرەکانی یەکێتی بچنە لای نوێنەرەکانیان شەڕی ئەوە بکەن کە خزمەتیان بکەن گرفتەکە لەکوێدا بەڵێ گرفتەکە لەکوێ دەبێت هەموو ئەمانە کۆ بکرێتەوە و بۆ ئەوی کە بەڕاستی شەراکەتێکی ڕاستەقینە بێتە ئاراوە و حکوومەتێکی خزمەتگوزار بێت پێویستی بە هەوڵی جددی هەیە پێویستی بەوە هەیە کە بەفعلی بیسەلمێنە کە خزمەت بە هاوڵاتیان دەکات و بە تەواتی پێوی دیار بێ بۆ ئەوی کە لە ئایندەشا بە تەواتی ئەمە دەربکەوێت کە هاوڵاتیان ئەو دەنگەی کە بە یەکێتیان داوە ئەو منەتباری کە بە یەکێتیان داوە کە بەڵێ بە تەواتی یەکێتی ژەو خزمەتەی کردوونە و چاوەڕوانی ئەویان لێ بکرێت کە یەکێتی زیاتر و زیاتر ڕوو لە بەرزبوونەوە بکات کە دەستان خۆش بێت زۆر سوپاس دەستخۆش کاک ئاوات سوپاس بۆ ڕێکلامیوانەکانم دکتۆر تارق جەوهەر شارەزا لە کاروباری پەرلەمان و هەڵبژاردن بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەی هەبوو ئاوات خەیرڵڵا کە بەڕێزیان ڕۆژنامەنووس و شارەزان لە بواری یاسایی سوپاسکام ئێوارەیە لەگەڵمان ئامادەیت هەبوو سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەرێمی کوردستان چووە قۆناغێکی نوێ بە هیوای ئەوەین هەموو ئەو قەیران و ئەو کێشە و گرفتانەی کە لە ساڵانی ڕابردوو هەمان بوو بەو دەنگەی کە یاومانە بە کەسانی شایستە بە حیزبی شایستە بتوانین هەموو ئەو قەیران و کێشە و گرفتانە تێبپەڕێنین تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر بن.